کاتتان باش بیسەرانی هێرزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 11 ئەیلولی 2025 سان پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. ئەنجومەنی سندیکاکانی هەرێمی دوندەی سکۆتلەند نامەیەکیان بۆ کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا ناردووە کە بڕیارە لە 15 ئەیلول دەربارەی مافی هیوا کۆ ببێتەوە و لە نامەکەیاندا ڕایانگەاندووە بۆ پێیەی کە دانوسانکاری سەرەکی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و بەردەنگی گێلی کورد دەبێت بەڕێز ئۆجەلان بێت دەبێت بازووترین کات ڕێبەر ئۆجەلان ئازاد بکرێت. میکی ئارنۆتی سکرتێری ئەنجومەنی سندیکاکانی هەرێمی سکۆتلەند لە سەرناوی ڕێکخراوەکانی سندیکاکە پەیوەست بە مافی هیوا نامێکیشی بۆ دکتۆر لانبۆرگی سەرۆکی کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا ناردووە و تیایدا لەوێش داوای ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلانی کردووە. لە نامەکەیدا ئاماژە بۆ دراوە کە دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا بڕیاری شەرمەزارکردنی دەوڵەتی تورکی وەرگرتووە لەبارەی پێشلکردنی مافەکانی ئۆجەلانەوە، بەڵام دەوڵەتی تورک تا ئێستا دەربارەی جێبەجێکردنی ئەم بڕیارانە هیچ هەنگاوێکی نەناوە ببورن. هەر لە نامەکەدا ڕاشیانگەاندووە بۆ پێیەی دانوسانکاری سەرەکی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و بەردەنگی گێلی کووردە دەبێت بڕیار بدرێت ڕێبەر ئۆجەلان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری لا پرۆسەکەدا بکات و ئازاد بکرێت. هەروە دەشڵەن سەرکەوتنی ئەم پرۆسەیە بۆ ناوچەکە و ئەنجامی فراوانتر دێنێتە ئاراوە و بەهێزکردنی ئاشتی و کۆمەڵگە دیموکراتیکەکان ڕێگەی پرۆسەی هاوشێوە خۆش دەکات. لە چوارچەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە تا دێت شەڕی نێوان دەوڵەت نەتەوەکان زیاتر دەبێت، پێداگری لەسەر ئاشتی و خۆبڕێوەبەری دیموکراتیک دەبێتە چارەسەر بۆ زۆربەی قەیرانە هەنووکەیەکان و گرنگتر دەبێت. لە کۆتاییشدا میکی ئارنۆتی ڕایگەاندووە داوا دەکەین کۆمیتەکان ئەم دەرفەتە بەکار بهێنن و فشار لە حکوومەتی تورکیا بکات کات بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا بەجێ بهێنێت و ڕێبەر ئۆجەلان ئازاد بکرێت. چالاکی مانگرتن بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان کە هەموو چاشەمێک لە بەردەم نووسینگەی نەتەوەی گرتوەکان لە شاری جنێڤی سویسرا ئەنجام دەدرێت گەیشتوتە هەفتەی 242 خۆیەوە. چالاکی ئەم هەفتەی لە کاتێکدا بەڕێوەچوو کە 60مین دانیشتنی ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان بەردەوام بوو، چالاکوانان بانگەوازەکانیان بۆ کۆتایی هێنان بە گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆجەلان و ناساندنی مافەکانی گێلی کورد دووبارە کردەوە و ئاماژیان بەوش کرد کە پێویستە نەتەوەی گرتوەکان و دامەزراوە نێونەتەوەیەکانی مافی مرۆڤ بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن. بە ناوی کۆمیتەی چالاکیەکەوە عوسمان تێکین ڕایگەان لا جنێڤ دانیشتنێک لە سەبارەت بە مافەکانی مرۆڤ دەکرێت، بەڵام ئەم دامەزراوانە داواکاریە بنەڕەتیەکانی گەلی کورد پشتگوێ دەخەن و پێویستە گوێ لە داوای ئازادی و دادپەروەری گەلی کورد بگیرێت. هەروە عوسمان تێکین ئاماژەی بەوە کرد کە پێویستە ئەو بڕیارانەی لە چوارچەوەی یاسای نێونەتەوەییدا لە چوارچەوەی مافی هیوادا ئازادی ڕێبەر ئۆجەلان دەکاتە ڕۆژەف جێبەجێ بکرێن و ڕاشتیکەیان ئەوان وەک چالاکوانان چالاکیەکانیان تەنها لە جنێڤ سنووردار ناکەن و سوورن لە سەرفراوانکردنی خەبەر لە سەرانسەری ئەوروپادا. هەروەها وتیشی ئێمە بەشدار دەبین لە 33مین فستیڤاڵی کەلتوری کوردی کە لە 14 ئەیلول لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا بەڕێوە دەچێت و هەروەها لە چالاکی مانگرتنیش کە لە 15 ئەیلول لە ستراسبورگ لە بەردەم ئەنجومەنی ئەوروپا دەست پێ دەکات بەشدار دەبین. بە بەشداری سەرجەم چین و توێژەکان لە چوارچەوەی کەمپەینی نێونەتەوەی دەمەوێت دیداری ڕێبەر ئۆجەلان بکەم لە شقام و بازاڕەکانی تەبقا کە بەخواستی ئازادی ڕێبەر ئۆجەلان کۆبوونەوە و پانکارتی ئازادی ڕێبەر ئۆجەلان بنەمای ئاشتی و دیموکراسیە بەرزیان کردەوە. لە ڕێپێوانەکەدا وێنەکانی ڕێبەر ئۆجەلان و پانکارتەکانی ئازادی ڕێبەر ئۆجەلان مسوگیرکردنی پرۆسی ئاشتی و دیموکراسیە بەرزکرانەوە. هەروەها ڕێپێوانەکە دواتر گۆڕدرا بۆ گربوونەوە و ئەندامی بەڕێوەبەری ئەنجومەنی ژنانی زنوبیا
سعاد ئۆسۆ ڕایگەیان بانگەوازی مێژووی 27 شوباتی 2025 ڕێبەرایەتی ئێرادەی دروستی وەستاندنی توندەتیژی ڕزگاربوون لە کوتوبەندی گرژەکان و بەهێزکردنی پایەکانی کۆمەڵگەی دیموکراتیکی بە هەمووان نیشاندا. هەروەها وتیشی بە ناوی خەڵکی کانتۆنی تەبقاوە ڕایدەگەێنن باوەڕێکی قوڵمەند بۆ بانگەوازە مێژوویە هەیە و ئاماژەی بۆشگر کە ئازاد نەکردنی ڕێبەر ئۆجەلان ئاستەنگیەکی گەورەیە لە پێش ئاشتی و ئایندەی هەرێمەکە و وتیشی پەیوەستین با فکر و پارادایمەکانی ڕێبەر ئۆجەلانەوە کە کلیلی چارەسەری و ئاشتی و هەرێمەکەی و داوا لە ئەنجومەنی نێونەتەوەی دەکەین با بەرپرسیارەتی خۆی هەستێت و کار بۆ کۆتایی هێنانی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان بکات و ڕێگە بۆ ئاشتێکی شکۆدار بکاتەوە لە هەرێمەکەدا. کۆردیناسیۆنی پارتی ئازادی ژنانی کوردستان پاشک دەربارەی شەهیدبوونی فەرماندا ئەمینە ئەرجیەس و هەردووگەری لای شەهید ئەکین ئامارا تۆڵدار و زین زاگرۆس پامێکی بڵاو کردەوە و یادێ و شەهیدانە و سەرجەم شەهیدانی ڕێگەی ئازادی کردوتەوە و ڕێگەیان هەواڵانمان شەهید ئەمینە ئەرجیەس، شەهید ئەکین ئامارا تۆڵدار و شەهید زین زاگرۆس کە لە 20 نیسانی 2020دا شەهید بوون میراتێکیان بۆ بەجێهێشتین کە هەرگیز لە بیر ناکرێت. ڕاشی دەگەێنن هەواڵانمان پەریان با تێکۆشاندا بۆ کوردی ئازاد، مرۆڤایەتی ئازاد و ئازادی ژن گەورەترین ئەرک و بەرپرسیارەتی و ماناداری ژیانمانە و ئەم میراتە مەزنە کە ڕادەستیان کردوین بیپارێزین و بگەێنین بە سەرکەوتن. پاژێک ڕایگەیان هەواڵ ئەمینە هەموو ساتەکانی ژیانی لە گوندێکی ناقی شەهرەوە تا چیاکانی کوردستان پێشکەشی کۆمەڵگەی کوردی و ناسنامەی کورد کرد وەک ژنە تورکمانێک هەموو کاتێک بە دوای ماناکانی ژیانەوە بوو لە جوگرافیایەکدا کە تورکێتی و کۆنەپارێزی لە پەرسترین ئاستا بوو تیایدا لە قوتابخانەکانی سیستەمی سەرمایەداریدا جەوهەری خۆی پاراست و ڕێگری لە تێکشکانی کرد و بە دوای مانای ژیان ئەفسون و حەقیقەتە بە جۆشەکەیدا گەڕا. هەروەها ڕاشی دەگەێنن لە هەموو گۆڕەپانێکی تێکۆشاندا جێگەی کرد بەو پەڕی جددیەتەوە ئەرک و بەرپرسیارەتی خۆی جێبەجێ دەکرد و ئەرکی بەڕێوبەری و کۆردیناسیۆنی پاشک ئەرکەکانی ئەنجومەنی فەرماندەی و فەرمانداری بڕیارگەی ناوەندی هێژاستاری جێبەجێ کرد و سەرکەوتوانە هێڵی پاشک و هێژاستاری پاراست و لە پارتی بوونی ژنەوە تا بگات با سوپابوونی ژن ڕۆڵێکی بەرچاوی گێڕا. کۆردیناسیۆنی پارتی ئازادی ژنانی کوردستان پاشک ڕاشی گەیان هاوڕێیانمان ئەکین و زین بە خۆشەویستی هاوڕێیەتیان، شایستەی تێکۆشان، پیداگریان، بیرکردنەوەی ئازاد و بڕیارداریان بوونە پێشەنگی تێکۆشانی ئازادی ژنان و تێکۆشانی ئازادی کوردستان. لەبارەی سێهەمی ساڵیاتی شۆڕشی ژنجیان ئازادی ڕووکەندنەغەدا ئەندامی ئەنجومەنی کۆردیناسیۆنی کۆمەڵی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار ڕایگەیاند ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی ساتێکی مێژوویە و بەرپرسیارەتی دەخاتە سەرشانی هەمووان بۆ درێژە پێدان با تێکۆشان. هەروە دەشڵێت ساڵیادی ڕاپەڕینی ژنجیان ئازادی تەنها یادکردنەوەی دروشمێک یان ڕەمزێک نییە، بەڵکو ساتێکە بۆ هەڵسەنگاندنی دەستکەوتەکان و شیکردنەوەی ئاڵنگاریەکان و تێگەیشتن لە ڕێڕەوی گۆڕانکاریەکان کە کۆمەڵگە لە ساڵانی ڕابردوودا شاهیدی بووە. ژنجیان ئازادی ئیتر هاوارێکی سادە نییە لە بەرامبەر ستەمدا و گۆڕاوە بۆ فەلسەفەیە کە ڕەگوڕیشەی لە خەباتی ژناندا هەیە و کۆمەڵگا لە ڕەگوڕوشەی خۆیەوە داڕشتوێتەوە. هەروەها ڕووکەندنەغەدا ڕاشیگەیاند ژن ساڵانێکی زۆر چەوساوە و نەیانتوانیوە وەک بزوتنەوەیەکی بە کۆمەڵ تێکۆشان فراوان بکەن، بەڵام لەم ساڵانەی دواییدا بەرخۆدانی هۆشیارانە و ڕێکخراوەکەیان گۆڕاوە بۆ فەلسەفەی ژنجیان ئازادی. هەروە ڕاشیگەیاند لە دڵی زیندانەکاندا ژنانی وەک شیرین عەلەمهۆلی، زەینەب جەلالیان و ریشە مرادی و پەخشان عەزیزی و شەریفە موحەممەدی بڵێسەی بەرخۆدانی ژنجیان ئازادیان درێژە پێداوە و فەلسەفەی ژنجیان ئازادی بۆتە ئەکەدمیای ئازادی، شوێنە کە بیر و ئیرادەی ژن توانی شکستی گەورە بەسەر پێکاتە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی ئێراندا بسەپێنە. هەروە جەختێکی کردوێتەوە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران پێویستی بە کۆمەڵگایەکەیە کە توانای بەرگەگرتنی فشار و پاراستنی بەرخۆدانی کەلتوری هەبێت و بە دووبارە بنیاتنانەوەی کەسێتی و عەقڵی ئازادی پیاوان دەتوانن ژیانێکی هاوبەش و یەکسان لەگەڵ ژناندا بەدی بهێنن.
ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە ڕاگەاندراوێکی لەباری هێرشەکەی شەوی ڕابردووی سەر چەند گوندێکی هەرێمی تەبقا بڵاو کردوتەوە. لە ڕاگەیاندراوەکە داهاتووە گروپێکی چەکداری سەر بە دەسەڵاتی کاتی دیمەشق هەوریان داوە بچنە ناو ناوچەی دەیر حافر و تۆپبارانیان کردووە. هێزەکانی قەسەدەش بە توندی وەڵامی هێرشەکە و هەوڵی چوونە ناو هەرێمەکەیان داوەتەوە و شکستیان پێهێناوە. قەسەدا ئاماژەی بۆش کردووە کە ئەو گروپانەی کە هەوڵیان داوە بچنە ناو هەرێمەکەوە سەقامگیری ناوچەکەیان پێشر کردووە و ویستویانە ئارامی سنوورەکە تێک بدەن. هاوکات قەسەدە جەختی کردوتەوە لە ئێستادا دۆخەکە بەگشتی لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانماندایە و هەمیشە ئامادەن بۆ وەڵامدانەوەی هەر هێرشێک کە بکرێتە سەر ئەو سنوورە و هەروە پابەندیشن بە ئەرکی خۆیان بۆ پاراستنی خاک و گەلی هەرێمەکە بە بێ جیاوازی. ڕاشی دەگەێنە هەر هەوڵێکیش بۆ هێرش و پێشکردنی سەقامگیری هەبێت وڵامی توندیان دەبێت. جیاماژەیە شەوی ڕابردوو کۆمەڵێک چەکداری سەربا دەسەڵاتی کاتی دیمەشق هەوڵیاندا بچنە ناو گوندەکانی هەرێمی تەبقاوە، بەڵام هێزەکانی قەسەدا بە توندی ڕوبەڕوویان بوونەوە جگە لە کوشتنی ژمارەیەک چەکدار بە تەواوی ئۆتۆمۆبیل و کەرەستە سەربازەکانی گروپەکەشیان تێکشکاند. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە لە ڕاگەاندراوێکدا ناسنامی شەڕوانێکی شەهیدی بە ناوی زیاب حەسەکە ئاشکرا کرد. لە ڕاگەاندراوەکەی قەسەدەدا هاتووە هاوڕێمان زیاب باڕۆحی بوێر بێتەرس و دوودڵی ئەرکەکانی بەجێ هێنا و لە ناو هێزەکانماندا ئەرکەکانی بەڕێوە دەبردوو بە جوانی بەسەر پەروەردە و تاکتیکە سەربازیەکان و پلانەکانی شار سەرکەوت. سەرخۆشی لا بنەماڵەی شەهید و تاوای بنەماڵی شەهیدانمان دەکەین تاوەکو بەدیهێنانی ئامانجەکانیان بۆ وڵاتێکی دوور لە تێرۆر و داگیرکاری شوێنیان دەکەوین. ناسنامەی شەهید بەم شێوەیە خراوە تاڕوو. حوسێن ساڵح ئەلساڵح بە ناسناوی زیاب حەسەکە لە مەرخوم لەدایک بوو لە تەلتەمەر لە گوندی تەوێلایە لە ڕووداوی سەربازی لە 7 ئەیلولی 2025 شەهید بووە. سەبارەت بە هێرشەکانی ئیسرائیل بۆ هەنعای پایتەختی یەمان، وەزیری بەرگری ئیسرائیل کاتز ڕایگەیاند کە هێزەکانی ئیسرائیل لە سەنعا و شوێنەکانی دیکەی یەمەن چەندین بنکەی سەربازیان بردومان کردووە لە نێویاندا بارەگای ڕاگەیاندنی حوسیەکان. کاتز ئاماژەی بەوش کردووە کە پەیمانماندا بوو کا گورزی زیاتر بوەشێنن و گورزێکی بەهێزمان لە حوسیەکان لە ئێستادا وەشاندووە. هەروەها کاناڵی 12 ئیسرائیلی ڕایگەیاند کە هێرشەکەی سەنعا ئاماژی چەندین بنکە و کۆگای چەک و سوتەمەنی و بینایی ڕاگەاندنی حوسیەکان بووە. کاناڵی 14 ئیسرائیلیش دەڵێت کە هێزی ئاسمانی بۆ یەکەم جار دوو سەکۆی موشک هاوێژ بارەگای وتەبێژی حوسەکان یەحیا سەریعی بە ئامانج گرتووە و میدیای حوسیەکانیش ئاماژە بابوونی کوژرا و بریندار لە هێرشەکان دەدەن. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەش کردن هەرچەند بن.